منداڵ وەک قوربانیەکی بێدەنگی جەنگ و کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرپرسی پاراستنی مافەکانیەتی. ئەم بابەتە لەلایەن دوکتەر ئیبراهیم حاجی زەڵمیەوە ئامادەکراوە. پرسی جەنگ و منداڵ یەکێکە لە تراژیدی ترین و قوڵترین پرسی مرۆیی و کۆمەڵایەتیەکان، بەو پێی کە منداڵان و جیهانێکی هی دنیای جەنگ و ئاژاوەی وێرانکاریەکان نین. منداڵان هەردەم توێژەیەکی سوتاوی ناو ململانەی چەکداریەکان و قوربانیەکی بێدەنگی نێو جەنگەکانن. لەم وتارەدا پەیوەندی و کاریگەریەکانی جەنگ لەسەر منداڵان لە دیدی فەلسەفە و ئەخلاقی و مافی مرۆڤیەوە دەخەینە بەرباس. یەکەم، ئەفلاتون. ئەفلاتون لە کتێبی کۆماردا دیدگایەکی داڕۆشتووە بۆ دروستکردنی دەوڵەتێکی نمونەیی. لەم دەوڵەتەدا جەنگ وەکو پێویستیەک و منداڵ وەکو بنیادنەری ئەو هێزەیە کە دەوڵەت دەپارێزێت باسی لێوە دەکات. لە ڕوانگەی ئەفلاتونەوە پەیوەندی جەنگ و مرۆڤ و کۆمەڵگەی بە سێ خاڵ کورتی دەکەینەوە. یەک، جەنگ وەک دەرکەوتەی ئارەزوو بەرلێنەگیراوەکانی مرۆڤ. ئەفلاتون پێی وایە مرۆڤ بۆ خۆی سروشتێکی چاوچنۆکی تێدایە و خودی جەنگیش دەرهاوێشتەی ئەو سروشتەیەتی. خراپەی و جەنگەکان لەوێوە سەرچاوە دەگرن، بە تایبەت کاتێک مرۆڤ وەک خۆی و وەک کۆمەڵگەیەک لە قۆناغی پێویستە سەرەتاییەکان تێدەپەڕن و دەچنە قۆناغی تێری و خۆشگوزارانی کە لێرەدا حەزی زیادەڕەوی و سنوور بەزاندن و چاوچنۆکیان تێدا دەرکەوتوو دەبێت. کاتێک ژمارەی دانیشتوان زیاد دەکات و حەزی مڵک و ماڵ و بەرژەوەندی زیاتر دابڕین بۆ خۆی وا دەکات لە خەڵک کە داوای زەوی و سامانی زیاتر بکەن. لێرەوە پێویستی و حەز سەردەکێشێت بۆ پەلاماردانی زەوی دراوسێکانیان، ئیتر جەنگ دروست دەبێت. هەر بۆیە خەڵک و کۆمەڵگە دەوڵەت پێویستی بە چینێکی تایبەتەیە بۆ بەرگریکردن کە ناویان دەنێت پاسەوانەکان. لێرەوە منداڵ وەکو توێی پاسەوان و ئەو چینە پارێزەر و بەرگریکارانە دەبینێت کە دەتوانێت دەوڵەت و کۆمەڵگا بپارێزن لە دەست هێرشکار و چاوچنۆکەکان. هەر بۆیە ئەفلاتون گرنگیەکی تەواوی بە پەروەردەی مناڵ دەدات. لای ئەو منداڵانی چینی پاسەوان دەبێت لە تەمەنێکی زۆر بچووکەوە بۆ جەنگ ئامادە بکرێن بەم شێوازانە. یەک، بینینی جەنگ لە نزیکەوە. ئەفلاتون پێشنیار دەکات کە منداڵانی پاسەوانەکان ببەن بۆ مەیدانی جەنگ وەک بینن، تاوەکو لە نزیکەوە مەترسیەکان ببین و فێری ئازایەتی ببن. ئەو دەڵێت دەبێت لەسەر ئەسب بن تا لە کاتی مەترسیدا بتوانن بە خێرایی ڕابکەن، بەڵام بینینی خوێنی مولملانە بەشێکە لە پرۆگرامی خوێندنیان دادەنێت. ب، پەروەردەی ڕۆحی، موسیقا و ئەدەب. بۆ ئەوەی منداڵەکە نەبێتە دڕندا، ئەفلاتون دەڵێت تەنها مەشقی سەربازی بەس نییە لە پەروەردەی ئەو منداڵانەدا، بەڵکو دەبێت مۆسیقا و شێعریشیان پێ بگوترێت تا ڕۆحیان نەرم بێتەوە و تەنها بەرامبەر دوژمن توند بن، نەک بەرامبەر هاوڵاتیانی خۆیان. ج، سانسۆرکردنی چیرۆکەکان. ئەفلاتون داوا دەکات ئەم چیرۆک و ئەفسانانە باز لە ترس لە مردن یان گریانی پاڵەوانەکان دەکەن بۆ منداڵان نەگەڕنەوە، چونکە منداڵان دەبێت فێر بێت کە کۆیلایەتی لە مردن خراپترە. دوو، هاوسەنگی لە نێوان تونند و تیژی و دانایی. ئەفلاتون منداڵ بە سەگی ڕاوکەران دەچوێنێت، دەبێت بەرامبەر نەیاران توند و دڕ بێت، بەڵام بەرامبەر خاوەنەکەی و هاوڵاتیان دڵسۆز و مێهرەبان. ئەم هاوسەنگیە لە ڕێگەیەکی سیستمێکی پەروەردەیی توکمەوە دروست دەبێت کە لە منداڵیەوە دەست پێ دەکات. سێ، جەنگ وەک ئەرکێکی ئەخلاقی بۆ منداڵ. لە فەلسەفەی ئەفلاتوندا منداڵ تەنها خاوەن ماڤ نییە، بەڵکو ئامرازێکی پیرۆزە بۆ پاراستنی دادپەروەری لە دەوڵەتدا. ئەوەی پێی وایە ئەگەر منداڵ لە مناڵیەوە فێری دیسپیلینی جەنگ نەبێت، ناتوانێت لە گەورەییدا بێتە پاسەوانێکی باش و ڕاستەقینە بەرگریکارێکی کۆمار. دوو، ئیمانوێل کانت. کانت بە پێچەوانەی ئەفلاتون دەڕوانێتە ئەم پرسە، بە تایبەت لەوەی کە ئەفلاتون جەنگی وەکو ئامرازێک بۆ بەهێزکردنی دەوڵەت دەبینێت. بۆیە گۆشەنیگایەکی تەواو جیاوازی هەیە بەوەی لەسەر بنەمای ئەخلاق و یاسانێودەوڵەتی سەیری بابەتەکە دەکات. لە دیدگای ئەو لەم خاڵانەدا کورت دەکەینەوە. یەک، ڕوانین بۆ منداڵ وەک ئامانج نەک ئامراز. ناوەڕۆکی فەلسەفەی ئەخلاقی کانت لەسەر ئەو بنەمایە کە هەرگیز مرۆڤ وەکو ئامرازێک بۆ گەیشتن بە مەبەستێک بەکار ناهێنرێت، بەڵکو هەمیشە وەک ئامانجێک دەبێت چاوی لێ بکرێت. لێرەوە کانت جەنگ پێچەوانەی ئەم پرەنسیپە دەبینێت، چونکە پێی وایە جەنگ مرۆڤەکان بە تایبەت منداڵ و مێرمنداڵ دەکاتە ئامراز و ئامێری کوشتن بۆ بەرژەوەندی دەسەڵاتداران. ئەمەش سوکایەتیەکە بە کەرامەتی مرۆیی.
کاند لە کتێبی دەربارەی پەروەردە دەڵێت منداڵ نابێت تەنها بۆ ئێستا پەروەردە بکرێت، بەڵکو دەبێت بۆ داهاتوویەکی باشتر و مرۆییتر پەروەردە بکرێت. جەنگ ئەم پرۆسەیە تێک دەدات و منداڵ لە گەشە دەوەستێنێت. 2. جەنگ وەک دۆخی سروشتی بەرامبەر ئاشتی هەمیشەیی. کاند لە کتێبی بەرەو ئاشتی هەمیشەیی باز لەوە دەکات کە جەنگ دیاردەیەکی کێوی و نادروستە. ئەو پێی وایە جەنگ مافی ژیان لە منداڵ زەوت دەکات. کاتێک منداڵ لە ژینگەی جەنگدا گەورە دەبێت، فێری یاسای دارستان دەبێت، نەک یاسای ئەخلاق. لێرەوە کاند داوای دروستکردنی هاودەنگی گەلان دەکات کە بەرگر بن لە بەردەم جەنگ و نەمێنێت. چونکە جەنگ نەک هەرنەوەی ئێستا بەڵکو مافی نەوەکانی داهاتووش منداڵ پێشیل دەکات بەوەی ئافات و قەیران و وێرانکاری بۆ بەجێ دەهێڵێت. 3. ئەرکی دەوڵەت بەرامبەر منداڵ. لای کاند دەوڵەت بەرپرسیارە لە پاراستنی مەدەنیەت. کاند دەڵێت دەبێت منداڵان فێری ماف و بەرپرسیارەتی بکرێت، کامە ئەرکە سەرەکیەکەی ئەخلاقی و پەروەردەکەیەتی. بەڵام جەنگ ئەقڵ و فام پەک دەخات و تەنها غەریزەی ترس و توندوتیژی دەهێڵێتەوە. هەر لێرەوە کاند دژایەتی سەربازی زۆرم لێ دەکات. ئاشکرایە دژی ئەوە بۆ کە مرۆڤەکان ناچار بکرێن بچنە جەنگەوە، چونکە ئەمە نەوەی نوێیە، گەنج و منداڵ دەکاتە سوودتەمەنی بۆ ململانەیە کە خۆیان بڕیاریان لەسەر نەداوە. 3. مافەکانی مرۆڤ سەردەم و یاسا نێودەوڵەتیەکان. لە دیدی مافەکانی مرۆڤ و یاسا نێودەوڵەتیەکانی ئەمڕۆوە پەیوەندی نێوان جەنگ و منداڵان چیتر وەک ناچاریەکی سیاسی وەک ئەفلاتون دەیگوت یان تەنها خەونێکی ئەخلاقی وەک کاند دەیگوت چاوی لێ ناکرێت، بەڵکو وەکو تاوانی جەنگ و پێشیلکاریەکی گەورەی یاسایی مامەڵەی لەگەڵ دەکرێت. ئەمڕۆ ئەم پەیوەندیە لەسەر 3 کۆڵەکەی سەرەکی ڕاگیراوە. 1. پاراستنی تایبەت و تێپەڕاندنی چەمکی جەماوەر. بە پێی ڕێکەوتنامەی مافەکانی منداڵ 1989 پڕۆتۆکۆل زیادکراوەکانی جەنیفی منداڵان لە کاتی جەنگدا خاوەنی پارێزگاریەکی دوولایەنن. لەلایەک وەکو کەسی مەدەنی نابێت بێتە ئامانجی هیچ هێرشێک. لێرەوە قەدەغەیە بەکارهێنانی منداڵ وەک سەرباز، لەلایەکیش وەک منداڵ کە دەبێت لە لای شەڕکەرەکانەوە پارێزگاری تایبەتی لێ بکرێت. لەوانە دابینکردنی خواردن، دەرمان و دەفتەری خوێندن تەنانەت لە ناو جەنگیشدا. 2. 6 پێشیلکاریە گەورەکە. نەتەوە یەکگرتووەکان 6 خاڵی دیاریان کردووە کە لە کاتی جەنگدا بەرامبەر منداڵان ئەنجام دەدرێن و وەک هێڵی سوور دەبیندرێن. ئەوانەش کوشتن و کەمەندامکردنی منداڵان، بەکارهێنان و ڕاکێشانی منداڵ بۆ ناو هێزە چەکدارەکان، دەستدرێژی سێکسی و توندوتیژی، ڕفاندنی منداڵ، هێرشکردنە سەر قوتابخانە و نەخۆشخانەکان و ڕێگریکردن لە گەیشتنی یارمەتیە مرۆییەکان بۆ منداڵان. 3. مافی ژیانەوە و گەڕانەوە بۆ کۆمەڵگە. لە ڕوانگەی مافی مرۆڤی نوێوە پەیوەندی منداڵ و جەنگ تەنها لە کاتی شەڕدا کۆتایی نایەت، بەڵکو مافی چاکسازیان هەیە. بەوەی دەوڵەتان پابەند کرێن بەوەی ئەو منداڵانەی لە ناو جەنگ بوون چارەسەری دەرونی و جەستەییان بۆ بکەن و دووبارە تێکەڵی کۆمەڵگایان بکەنەوە، پاشان بەرپرسیارەتی نێودەوڵەتیان بۆ مسۆگەر بکرێت. کاتێک جەنگ وەکو هۆکارێک بۆ ئاوارەبوون دەبیندرێت کە مافی پەنابەر بۆ منداڵان دەست بەسەر دەکات بە پێی یاسا نێودەوڵەتیەکان. دوجار دەڵێن ئەگەر جاران جەنگ وەکو چارەنووس بۆ منداڵ دەبیندرا، ئەمڕۆ وەکو پێشیلکردنی ماف دەبیندرێت. لە ڕوانگەی مافی مرۆڤ و منداڵ تەنها قوربانی جەنگ نییە، بەڵکو خاوەن ماف و کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرپرسیارە لێی.